الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل على سيدنا محمد في الأولين والآخرين وفي الملأ الأعلى إلى يوم الدين، صلاة تحفظنا بها من فتن الليل والنهار، ومن شر الأشرار، ومن كيد الفجار. ئازیزان و خۆشەویستان، لە بەشی دووەمی دەرسەکانی هیجرەتی پێغەمبەری نازدارە سەڵات و سەلامی خوای لەسەر بێت، ئەڕۆینەوە سەر کۆمەڵێ دەرزی تر لەو هیجرەتەی پڕخێرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فیداکاری هاوڵان و خۆشەویستیان بۆ حەزەتی ڕەسوولی ئەکرەم مایەی عیززەت و سەربەرزیان بوو، کەواتە موسڵمانان و ئیمانداران ئەبێ لە هیجرەتی پێغەمبەری خواوە فێری فیداکاری و ئیثار و خۆنەویستی و خۆشەویستیان بۆ پێغەمبەر ببن. حەزەتی عەلی لە هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فیداکار بوو، حەزەتی ئەوبەکر ڕەفیقی غار بوو، حەزەتی عومەر تۆقێنەری کافران بوو، باقی هاوڵانی تر ئەویندار و پارێزگاری حەزەتی ڕەسوولی ئەکرەم بوون صلی الله عليه وسلم. بۆیە خوای تەبارەک و تەعالا پلە و مەرتەبەی بەرزکردنەوە بۆ مەقامێک کە لێیان ڕازیە و ئەوانی لە خوای گەورە ڕازین. خوا پێیانە فەرمێت رضی الله عنهم ورضوا عنه، خوا لەوان ڕازیە و ئەوانی لە خوا ڕازین. ئاواتی هەموو موسڵمانێک ڕەزامەندی پەروەردگارە، ئەوەیە کە خوا لێی خۆش بێ و لێی ڕازی بێ و پلەی بەرزکاتەوە. لێی خۆشەویستان، هاوڵانی پێغەمبەری خوا بەم خۆنەویستی و فیداکاری و ئەوینداریە گەشتن بەو مەقامە، بۆیە خوا لە وەسفیانە فەرمێت فالذین آمنوا به وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون. خوا فەرمێت لەبارەی هاوڵانەوە ئەوان بۆیە سەرکەوتوو بوون، بۆیە پلەی ڕەزامەندیان بەدەستهێنا چونکە ئیمانیان بە پێغەمبەری خوا هێنا. هەر ئیمان نەبوو بەتەنها، وعزروه تەعزیمی پێغەمبەریان کرد، ڕێزیان لە پێغەمبەر گرت، پێغەمبەریان بە گەورە زانی، فیداکاری پێغەمبەر و دینی پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم. ونصروه پێغەمبەریان سەرخست، هاوکار و پشتیوانی پێغەمبەری خوا بوون. اینجا شوێن پەیامی پێغەمبەری خوا کەوتن کە قورئانی پیرۆزە، شوێن ئەو قورئانە کەوتن، خۆیان و ماڵ و منداڵیان. بۆیە خوای تەبارەک و تەعالا پێیان ئەفەرمێت ئولائیکە هم المفلحون، کەواتە لە هیجرەتا فێر ئەبین سەرکەوتنی ئێمە، بەختەوەری ئێمە، ڕەزامەندی ئێمە لە فیداکاری و ئەوینداری پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. لەبەر ئەو پێغەمبەرە، لەبەر دینێ و پێغەمبەرە واز لە حەرام و تاوان و گوناه بێنین، ڕووکەینە خوا، پەیامی خوا، بەرنامەی خوا. دووەم لە دەرزی هیجرەت دانانی پلانە، تەختیت لە هەموو کار و ئیشێکدا. تۆ ئەتەوێ هەر کارێک بکەی، هەر ئیشێک بکەی بێ پلان و بێ تەختیت و بێ مشاورە نابێ. پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ کە چوو بۆ هیجرەت، پێش هیجرەت پلانی بوو، تەختیتی داڕشت، بەرنامەی بوو کە چۆن بڕوا، لە کوێوە بڕوا، بۆچی ئەڕوا. مەقسوود و مەبەستی ئەوە بوو کەوا ئیسلام بەرەو پێ بدا، ئیسلام سەرخا. ئەمە مەقسوودی سەرەکی پێغەمبەری خوا بوو لە هیجرەتە، کەواتە تۆ هەر کارێکەکەی، هەر ئیشێکەکەی ئەبێ بەڕاستی پێشە پلان و تەختیت هەبێ. ئەنجا هەدەفی کارەکە و ئیشەکە دیاریکەی، ئەینا سەرکەوتوو نابی. و هەروەها مشاوەرەکردن. پێغەمبەری خوا
صلى الله عليه وسلم لەم هیجرەتەیە مشاوەرەی بە هاوڵانە کرد، ڕاوێژی پێکردن کەواتە تۆی مسلمان و ئیماندار لە هیجرەتی پێغەمبەری خوا بە فێر بیت لە هەموو کار و ئیشێکدا تەخطیط و پلان و هەدەف و مەقسوود و هەبێتیایە. لە هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وانەی قوربانیدان فێرە بین لە پێناو سەرکەوتنی ئیسلامە، لە پێناو ڕەزامەندی پەروەردگارە، لە پێناو سەرکەوتنی حەق و ڕاستیە و نەمان و پوکانەوەی زوڵم و ستەمدا. قوربانی ئەوێ، خۆماندووکردنی ئەوێ، هەر کارێک هەر ئیشێک تۆ ئەیکەی ئەبێ قوربانی لە پێناوە بدەی. جاری وا هەیە ئەو کارەکە تۆ ئەیکەی سەرخستنی حەقە بەسەر بەتاڵە یان نەمانی زاڵم و ستەمکارانە، بەڕاستی قوربانێکی وای ئەوێت کە زێد و خاک و وڵات و نیشتیمانی لە پێناوە فیداکەی بەجێی بێڵی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەکە کە خۆشەویستترین شار بوو بەلای خوا و پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، زێدی بوو، شوێنی خۆی بوو، نیشتیمانی بوو، بەجێی هێشت لە پێناو هەدەفی سەرەکیە کە سەرخستنی ئیسلام و ڕزگارکردنی ئینسانیەتە. ئەمە قوربانیدانە لە پێناو هەدەفێک و ئەهەمێکی گەورە بە نیشتیمان و خاک و وڵات. کەواتە هەر کارێک هەر ئیشێک تۆ ئەیکەی، خوێندن بێ، کار و کاسبی بێ، دروستکردنی ژیان و ژیار بێ، قوربانی ئەوێ. زۆر جارێ ئینسان لە پێناو ژیان و ژیاری خۆیان نیشتیمانی بەجێ دێڵێ، بەڵام ئەبێ ئاگای لە خۆی بێ، هەدەفی دیاریکراو بێ. ئەم هەدەفەی بۆ ئەوێ بێکەوە خۆی و ماڵ و مناڵ و دین و ئەخلاقی پارێزراو بێ، ژیان و ژیاری دیاریکە، با نیشتیمانیش بەجێ بێڵێ. گرنگ ئەوەیە دین و ئیمانی سەلامەتە لە پاراستنی ئیمان و دینیا ژیان و ژیاری خۆی دیارەکە، با قوربانیش بە نیشتیمان بێت. وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى. خوا فەرمێت ئینسان هەوڵ و کۆشی لەسەرە، ئەبێ بگەڕێ، ئەبێ ماندوو بێ، ئەبێ دانەنیشێ، دەستە وەستان ڕانەوەستێ بۆ ئەوەی محتاج نەبێ. ئەبێ هەوڵ بە، خوێندنە هەوڵی گەرەکە، شەونخونی گەرەکە، پاراستنی ژیان و ژیاری خۆتە هەوڵ ماندووبوونی گەرەکە، کار و کاسبیە هەوڵ و ماندووبوونی گەرەکە. ئەوەی کە تووشی حرام نەبی، حرام نەخۆی، زوڵم نەکەی، ستەم نەکەی، کار و کاسبیت بەو شێوازە بە شەریعەت ئاماژەی پێیەکە. ئەمە بەڕاستی ئەم هەوڵ و ماندووبوونە پاشان بەرهەمەکەی ئەخۆی. وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى. ئینسان کە هەوڵ و کۆشیدا، هەوڵ و کۆشەکەی بەڕاستی هەم لە دنیادا هەم لە قیامەتە بەرهەمەکەی ئەبینێ و ئەیخواتەوە. کوردەواری خۆمان ئەڵێ دەستی ماندوو لەسەر سکی تێر، یعنی ئینسان ئەبێ ماندوو بێ، هەوڵ بە، کۆشش بکە، بەڕاستی دەستە وەستان نەبێ. لە هیجرەتی پێغەمبەری خوا فێری ئەوە بین بۆ ئەوەی کەوا بگەینە مەقسوود و مەبەست، بۆ ئەوەی کەوا ژیان و ژیارمان پارێزراو بێ، بۆ ئەوەی کەوا بە عیزەتەوە بژین، ئەبێ هەوڵ و جوهدی خۆمانە بێت لە هەموو بوارەکانی ژیانە. بە تایبەت هەدەفت ئەوە بێکەوە بەڕاستی ڕەزامەندی پەروەردگار و لەگەڵ ئەوە سەرکەوتنی خۆت لە ژیاندا. خۆشەویستان، ئەمەیش لە هیجرەتی پێغەمبەری خوا فێری ئەبین. هاوکاری وەرگرتن لە کافران و نەیاران، یان ئەگەر سەیری هیجرەتی پێغەمبەری خوا بکەین بۆمان دەرەکەوێت شەرت نییە هەموو کافرێک بێ وەعد بێ و بێ پەیمان بێت. ئێمە حرام بێ هاوکاری لێداوە بکەین. پێغەمبەری خوا لە هیجرەتە سەڵات و سەلامی لەسەر بێ یەکێک پێشوازی لە قافڵەی پێغەمبەری خوا کرد. ئەو کەسە کافر بوو، ئەو کەسە بێدین بوو، ئەو کەسە بتپەرز بوو، عەبدوڵڵای کوڕی ئۆڕەیق. ئەمە بەڕاستی چاوساغی پێغەمبەری خوا بوو لە ڕێگا. وی عولەما فەرموون بەڕاستی لەگەڵ ئەو هەموو تەماعە ختویانە بەردەمیان کە هەر کەس پێغەمبەر بگرێ، حەزەتی ئەبوبەکر لەگەڵیا بیانگرێت، هەر نەفەرێکیان 100 وشتریان پێدەن. وەک لە بڕۆدا بڵێ هەر نەفەرێکی مەسەلەی فیرار کە بگیرێت 100 مۆنیکای پێدرێت، یان ئەوەندە ملیۆن دۆلاری پێدرێت. زۆر بوو.
کابرا کافر بوو، کابرا ئەیزانی بۆ پاداشتی هەرێکێک لەمانە وەندە پارە وەرەگیرێت، بەڵام خیانەتی لێ نەکردن. چاو ساقی پێغەمبەری خوا حەزی ئەبوبەکر بوو تا گەیاندنیە مەطلوب و مەبەستی خۆیان کەم شاری مەدینە بوو. کەواتە ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوکاری لە کافرێک وەرگرت و کافرێکی بێوەعد نەبوو لەگەڵیا. بۆیە شەرت نییە هەموو کەسێک کە ئیمانی بەخوانێ و ئیمانی بە دینێ و کافرە و بتپەرسە تۆ بە چاوی سووک و سەلیمەوە سەریکەی. زۆر جارێ ئەگەر تۆ بە ئەخلاقی بەرزی خۆت لەگەڵە تەعامل بکەی ئیمان بێنێ و وەعد و پەیمانێک پێ بدا بیبادە سەر. زۆر موسڵمانمان هەیە بێوەعدە، درۆزنە، خیانەتکارە، زاڵم و ستەمکارە. کەواتە عولەما ئەفەرموون شەرت نییە هەموو کافرێک بەڕاستی ئینسان نەتوانێت هاوکاری لێ وەرگرێت. ئەخذ بە ئەسباب، ئینسان نابێ بڵێ وەڵام من تەوەکوڵم لەسەر خوا هەیە و ئیتر بەڕاستی بەس. پێغەمبەری خوا لە هیجەتە خۆ خوای پاراست، خوا پێغەمبەریە پاراست. یعنی عەبدوڵای کوڕی ئۆڕەیقت کە کافرێک بوو بۆی موسەخەرەکە کە بیپارێزێ چاوساقی بێ. بەڵام لەگەڵ ئەوە کە خواوە هەموو وعدێکی بە پێغەمبەر دابوو، پێغەمبەری خوا عالەمی ئەسبابی ئیمان نەکرد بوو هۆکار. بە حەزەتی ئەبوبەکر سیدیق فەرموو ئێمە بەیەکەوە ئەڕۆین. لەگەڵ ئەوەشا پێغەمبەر تەوەکولی بەخوا هەبوو و دوعای زۆرە کرد، ئیستیمراری بوو لەسەر دوعا، بەردەوام بوو لەسەر دوعا. بەڵام بە حەزەتی ئەبوبەکری فەرموو ئامادەکاری بکە، وشتری ئامادە کرد، عەبدوڵای کوڕی ئۆڕێقی ئامادە کرد، ئەشکەوتی ئامادە کرد، حتا پلانی دانابوو کە چۆن بڕۆنە ئەشکەوتەکە، چۆن دانیشن، کێ نانیان بۆ بێنێ. و ئەمە هەموو پلانە، ئەمە هەموو ئەخزی ئەسبابە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێت بە کابرا کە هێتە لای ئەڵێ قوربان لەبارەی تەوەکولەوە چۆن پشت بەستێ بەخوا. فەرمی پشت بەستن بەخوا ئەوە نییە کە تۆ وشترەکە بەرەڵاکەیت و بڵێ من پشتیوان بەخوا بەسم. نەخێر وشترەکە ببەسەرەوە ثم توكل على الله. يعني هۆکار ئەسباب گرنگە لە سەرکەوتنا لە ژیانە. کەواتە تۆ ئەبێ ئەخزی ئەسباب بکەی لە پێغەمبەرەوە فێربی صلی الله عليه وسلم. خوای ئەفەرمێت فأتبع سببا. بەڵام لەگەڵ ئەوە کە تۆ وەسائل ئەگریتە بەر ئەسباب و هۆکارەکان وەرئەگری، خوا لە یاد نەکەی، پشتیوانی خوا لە یاد نەکەی و دوعا و پارانەوە لە یاد نەکەی. چونکە ئەگەر هەموو دنیا پشتیوانی تۆ بێ، هەموو شتێک بکەی بە ئەسباب و هۆکار، خوا مەیلی لێ نەبێ لەسەر خستنت، خوا هاوکارت نەبێ، خوا پشتیوانت نەبێ، سەر ناکەوی بەڵکو ڕسوابی. کەواتە ئینسان نابێ بە قۆ و هێزی خۆیان بنازێت بەتەنها، ئەبێت دوعایشی لەگەڵا بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم هەموو ئەسبابەی گرتە بەر، لەگەڵ ئەوەشا دوعای زۆرە کرد. سوورەتی یاسینی خوێن بەناو کافرانە ئەڕۆی، دوعایە کرد ئەپاڕاوە. و هەروەها لە هیجەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری ئەوە بین کە ئێمە عەقیدە و بیر و باوەڕمان بە موعجزاتی پێغەمبەری خوا هەبێت. چۆن پێغەمبەری خوا ئەخزی ئەسبابی کرد و هۆکارەکانی گردە بەر لەگەڵ دوعا و تەوەکل لەسەر خوا. پێغەمبەری خوا کۆمەڵێ موعجزەی بۆ نوان کە ئەم موعجزانە هەمووی تەصدیقی ڕیسالەی پێغەمبەری خوا کەن صلی الله عليه وسلم، هەمووی تەئیدی بەرنامە و ڕاستی پێغەمبەرایەتی پێغەمبەر و قورئانەکەن، ئیسلامەکەن. لەوانە بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک ئەخزی ئەسبابی کردبوو، دوعایە کرد. ئەو شەوەی کەوا بە حەزەتی عەلی فەرموو تۆ لە جێگەی منا بخەوە، چون کافرەکان پلانیان هەیە من تیرۆر کرد و بمکوشن، تۆ لە جێی منا بخەوە من دەرەچم. پێغەمبەری خوا لە ماڵەکەی خۆی دەرچوو، بە ناویانە ڕۆی سوورەتی یاسین خوێن هەتا گەشتەوە ئاەتەی وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا فأغشيناهم فهم لا يبصرون. پێغەمبەریان نەبینی، مشتی خۆڵی کرد بە چاویانە، هەموویان کوێر بوون لە ئاستی پێغەمبەری خوا. ئەمە موعجزەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەمە ئەمرێکی عادەت بەدەرە، خارق العادەیە، بەڵام موعجزەیە بۆ پێغەمبەری خوا. ئینسان ئەبێ ئیمانی بە موعجزە هەبێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای تەبارەک و تەعالا بە موعجزە تەئیدی ئەکا و پشتیوانی کردووە، سەری خستووە و پاڵ پشتی پێغەمبەری خوای کردووە صلی الله عليه وسلم. و هەروەها ئەگەر سەیرکەین لە ڕێگادا کە ئەڕۆن کە ئەگەن ئەشکەوتێکەوە ئەگەر ئینسان سەر ژێرقاچی خۆی بکە ناو ئەشکەوتەکە ئەبینێت. بەڵام کاتێک کە کافران ئەڕۆن بە دوایانە کە لە شار نایان بینن کە بە دوایانەکەون، لە ناو ئەشکەوتەکان کەوتنە ئیسراعەت
بەڵام لەو کات و ساتە کافر بە دوایان ناگەڕێ بەڵام خوای تەبارەک وتەعالا کۆتر ئەنێرێت هێلانە بکات لەسەر دەمی ئەشکەوتەکە جاڵجاڵەکە و عنکەبوت بیتەنێت کە کەنەما کەسی تێ نەچووە بەڕاستی دار سەوز بێ لەوێ خۆشەویستان ئەمە موعجزەی پێغەمبەری خوایە خوا تەئیدی پێغەمبەر و ریسالەی پێغەمبەری خوای کردووە کە کافر ئەڕۆن کاتی ئەمە ئەبینن ئەڵێن ئەم ئەشکەوتە کەسی تێ نەچووە بەچییە بەمەی کەوا جاڵجاڵەکە تەنیوێتی کۆتر هێلانەی کردووە لە ملاولایەوە دار سەوز بووە ئەمە شوێن ئەوە نییە کە ئینسانی دەچوو بێت ئەگەڕێنەوە دەی حەزری پێغەمبەری خوا وەڵڵاهی ئەگەر سەیری شێرقاجی خۆیان کرا ئەمەیان نەبینی بۆیە لەو کاتە حەزەتی ئەبوبەکر ڕەفیقی غار ترسی لێنیش تا خوای تەبارەک وتەعالا قستێ دڵی پێغەمبەرەوە کە ئەبابەکر با نەترسێت پێی بفەرموو نەترسێت لا تەحزەن مەترسە ئێمە خوامان لەگەڵایە پێغەمبەری خوا فەرمی ما ظنك باثنين الله ثالثهما گومانە چییە بەرامبەر دوو نەفەر خواسی ئەمیان بێ لا تەحزەن مەترسە خوا یەکسەر ئاياتی ناردە خوارەوە إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا فأنزل الله سكينته عليه وأيده بجنود لم تروها وجعل كلمة الذين كفروا السفلى وكلمة الله هي العليا والله عزيز حكيم وأمين هذا سكينة رحمة سرخستن نصدي وبيغمر حضرت أبو بكر نار هل لنا أشكوتكا حضرت أبو بكر مار بيويا قزرا نار حدبو قريا لأتاو آزارا پیغمبری خوا صلی الله علیه وسلم فیداکاری ئەبا بەکری و ڕەفیقی غاری لەبیر نەچووە پێغەمبەر ئەوەندە ماندوو بوو لەسەر کۆشی حەزرەتی ئەبوبەکر خەوی لێکەوتە بوو تا فرمێسکی ناوچاوانی ئەبا بەکر نەیدا لە ڕوومەتی نازاری پێغەمبەری خوا پێغەمبەر خەبەری نەبووە فەرمووی یا ئەبا بەکر چی بووە فەرمووی لودیغت یا رەسوول الله گەزراومەی پێغەمبەری خوا چونکە هەرچی کون و کەرەبەرەکانی ئەشکەوت و گرتبووی بە لیباسەکانی خۆی ئەوەیش کە مابووە پاشنەی خۆی تێخستە بوو بۆی کەوا دەعبایە مارێت دوو بشکێنێ بە پێغەمبەرەوە بە ئەبا بەکرەوە با فیدای پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم بۆیە لەو کاتە لەو کونەوە گەزرا پێغەمبەری خوا فەرمووی گەزراوی فەرمووی بەڵێ گەزراوم یا رەسوول الله تفی مبارەکی دا لە شوێنەکەی ئازاری تیا نەما ئەمە موعجزەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هەروەها لەو موعجزانە سوراقەی کوڕی مالک لە ڕێگا کەوتە دوایان بیستبووی کەوا هەر کەسێک پێغەمبەر و حەزەتی ئەبوبەکر بگرێ یەکی 100 وشتریان پێدێت لە مقابلە 100 مۆنیکای ئەمڕۆ و 100 دەفتەر دۆلاری ئەمڕۆیە سوراقە تەماع گرتی کەوتە دوایان بەڵام چەند جارێک خوای تەبارەک وتەعالا سوراقە و ئەسپی سوراقەی برد بە ناخی ئەرزە چوارپەلی برد بە ناخی ئەرزە بەڵام پێغەمبەر ئەی بینی بە چاوی خۆی هەڵەساوە ئەنجا دووبارە کەوتەوە دوایان ئەنجا چوارپەلی ئەسپەکەی ئەچوە ناخی ئەرزە تا سەری سێم جار وتی وەڵڵاهی ئیتر ئەزانم تۆ پێغەمبەری پیاوێکی حەقی ڕاستی ئەم موعجزانەی بینی وعد و پەیمانێکم بەرێ با من بەڕاستی کە هاتمە لات پەیمان وعدێک لە بینمانەوە پێغەمبەری خوا پەیمانێکی بۆ نووسی و فەرمووی لە موعجزەیەتر لەو موعجزانە فەرمووی ئەی سوراقە کە تۆ مسلمان بیت و ئیمان بێنیت من کلیلی خەسێنەکانی کیسلای فارس ئەدەم بە تۆ باسنکانی کیسلاکەمە دەستی تۆ پێغەمبەری خوا خۆی لە هیجەتە ئەڕوات بەڵام ئەم وعدە ئەدات ئەمە موعجزەیەک بوو دەی سوراقە مسلمان بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سەلامەتی چووە مەدینە دواتر ئیسلام تەشەنەی کرد وڵاتی فارس گیرا کیسرا و تەختی کیسرا ڕوخێنرا فەتح کرا بازن و لیباسی کیسرا لە سەردەم ئیمامی عومەرە ئیمامی عومەر فەرمووی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمووی ئەی سوراقە وەرە وعدەکەی پێغەمبەر ئەمڕۆ هاتۆ دی موعجزەکەی هاتە دی ئەوە لیباسی کیسرایە ئەوە بازین کیسرایە ئەوە تاجی کیسرایە با بیدەین بە تۆ بیکەینە سەری تۆ چونکە پێغەمبەر فەرموویەتی صلی الله علیه وسلم ئەمە معجزات بوو هەمووی کە لە کۆچا ڕوویە کە من و تۆ ئەبێ ئیمانمان بە معجزە بێ چونکە ئیمان بوون بە معجزە تۆکمەی ئیمانە و ئیمان بە قوتەکە و تأييد رسالة پیغمبری خوا صلى الله عليه وسلم وهروها خيمكي أم معبد كبيغمبري خوا للرقاء الروي برو مدينة برسين تونين ماندون خواي توزي آويانا أدن بلاي خيمي أم معبدة أمانك خوا بسر بيغمبراه ناوتي بوي كوام زي والربا
بۆی کەوا بەرامبەرەکە ئیسفادە بکەن و ئیمان بێنن. پێغەمبەری خوا بەلای خێمە و دەوارنشینی ئوم مەعبەد و ئەبوو مەعبەدا ئەڕوا کە ئەزانێت تەنها پیرەژنێکی تایە و بزنێکی نەخۆشی تایە لە ناو خێمەکە. پێغەمبەری خوا داوای ئاوی لێکردن فەرمی نیمانە، داوای نان فەرمی نیمانە، ئەوەندە ئاومانێ خۆمانی پێبژین ناتوانین، فەقیرین هەژارین. پێغەمبەر ئەوانی سێ نەفەرێک بوون بە وڵاغەکانیشانەوە، وڵاغوشتیان پێ بوو، تیونیان بوو، برسیان بوو. پێغەمبەری خوا فەرمی ئیجازە ئەو بزنە چییە لەوێ؟ تێوە لەگەڵ حەیوانە دەرمان نەکردووە، لەگەڵ حەیوانادا دەرمان نەکردووە. ئەبوو مەعبەد حەیوانەکانی بردووە بۆ لەوەڕ، ئاویشمان بۆ بێنێتەوە، اینجا حەیوانەکانیان نێتەوە ئەگەر شتێکیان تابێ شیرێ شتێ بیخۆین، ئیتر هیچمان نییە. ئەوەش لەوەی کەوا نەخۆشە و لاوازە نەمان ناردووە، ئەڵێن با لە ماندوو نەبێ ئەو بزنە شەلە و ئەو بزنە نەخۆشە. پێغەمبەری خوا فەرمی ئیجازە هەیە من بیدۆشم تۆزێ شیری لێ دەرکەم. وتیان ئوم مەعبەد وتی نەیناسی پێغەمبەری خوا، وتی من ئەرس دەکەم کە نەخۆشە و لاوازە و هیچی تیان نییە. فەرمی تۆ ئیجازەی من بە ئینشاءڵڵا بە ئیزنی خوا شیری تێیەکەوێ. فەرمی جا بڕۆ ئەگەرەوە جامە ئەگەر شیری تیا و بیدۆشە و با ئێمە ئیسفادەی لێ بکەین. پێغەمبەری خوا ڕۆشت قوربانت بین یا ڕەسوول الله، دەسیێنا بەسەر بزنەکە، دەسیێنا بە گوانی پڕبوو لە شیر. ئینجا دۆشی خۆی نەی خواردەوە یەکەم جار، دای بە ئوم مەعبەد فەرمی تۆ بیخۆرەوە، چونکە ساقی القەومی ئەوەی کەوا ئاو ئەگێڕێ یا شیر ئەگێڕێ یا هەر شتێک ئەگێڕێت لە کۆتایە بێ بیخوا. من لە کۆتایە خۆم یەکە بە یەکە پێیان هەمویان خواردیانەوە. ئینجا پێغەمبەر خۆی خواردەوە، تێدان خوارد. ئینجا جامێکیشی لێ پڕ کرد، دای بە ئوم مەعبەد فەرمی دانێ بۆ ئەبوو مەعبەد. پێغەمبەر ئەوان ڕۆشتن، دواتر ئەبوو مەعبەد گەڕاوە، وتی ئەمە چی ڕوویاوە؟ ئەم بزنە نەخۆش بێ، ئێستا ساقە، شیریتیان نەبوو شیری تایە، شیرمان نەبوو شیر هەیە. فەرمی دوو سێ نەفەر دایان بەیرا، یەکیان پیاوێکی مبارەک بوو، هەرچەند وتم ئەوە بزنێکی نەخۆشە، وتی تۆ ئیجازە بە، ئیجازەمدا. دەستی بەسەریانە، دەستی بە گوانیانە، گوانی پڕ بوو لە شیر، هەمومان خواردمانەوە و ئەوەیشی لێ ماوەتەوە و ئێستا بزنەکە شیری تایە. حتا ئەو بزنە ئەڵێن تا سەردەمی ئیمامی عومەر مایەوە نەوە و مەسەلەی ئەو خودی ئەو بزنە. ئەمە وەکو ماوە سەمەلا کەریم لە کتێبی الوردة العنبرية في سيرة عدد خير البرية ئاماژەی پێ کردووە. جا خۆشەویستان، لەم کۆچە ئەم معجیزانە ڕوویاوە، ئەم معجیزانە و چەندەهای تریش کە هەمویان تەئیدی ڕیسالەی پێغەمبەری خواکەن صلی الله عليه وسلم. چەند دەرسێکی تری ئەمێنێت ئینشاءڵڵا هەڵە گرین بە جومعەکانی تر. خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ و لە هەموو لایەکمان ڕازی بێ. خوای عاقیبەتمان بخێر بێڕێ لە گوناه و تاوانمان خۆش بی. یا ڕەبی خوای گیان هەر شتێک مای عیزەتمانە بۆمان ئەنجام دەی، هەر شتێک مای زیلەت و نەکبەتیمانە لێمانی دوورخەیتەوە. خوای لە وەبا و نەخۆشی و ناخۆشی لامان دەی. خوای لەبەر خاتی و پێغەمبەر نازارە لە خۆمان و باوکو دایکمان خۆش بی. عاقیبەتمان بەخێر بێڕی، دڵ و دەروونمان نورانیکەی، دڵ و دەروونمان پڕ لە محەبەتی خۆت و پێغەمبەرەکەتکەی. یا ڕەبی خوای گیان نەتەپارڕینەوە بە ئیسمی عەزەمی خۆت. یا ڕەبی خوای لە خۆمان و باوکو دایکمان خۆش بی، بە ئیمان و بمانژێنەوە، بمان برێنەوە زیندومان کەرەوە لە بەڵاو و باو نەخۆشی و ناخۆشی لامان دەی. ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوادە ماڵ و منداڵمان بکەی. یا ڕەبی خوای لە تەپارڕینەوە وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکەی، وڵاتمان لە قەیران و قاتی و گرانی و ناڕەحەتی و بەڵاو وەبا و بێبارانی و بێئاوی و بێڕزق و ڕۆزی پارێزراوکەی. پەروەردگارە ڕەحمەتی خۆت بڕژێنە بەسەرمانە، کانی و کارێزمان بۆ بتەقێنە، تووشی قاتی و گرانی و بێئاویمان مەکە پەروەردگارە. یا ڕەبی خوای لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیڕات وەک بەرق بپەڕینەوە بۆ خزمەت پێغەمبەرەکەی تۆ صلی الله عليه وسلم. ئەو پێغەمبەرە بانگمان بکا بۆ سەر حەوزی کەوسەر، دەرمان نەکا لە چیمەنەکانی بەهەشت کۆمان کاتەوە، بە دەستی مبارەکی خۆی ئاوی کەوسەرمان باتێ، نەتوی نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ. یا ڕەبی خوای کار بەدەستی وڵاتمان بە ئیسلاحکەی، ئیمان و ئیسلام خێدە دڵیانەوە، ویژدانیان بەرێ. یا ڕەبی خوای گیان ئەگەر زاڵمن، ستەمکارن، خیانەتکارن بەرامبەر بە دینمان، خاکمان، وڵاتمان، نیشتیمانمان شیاوی دادنین خوایە، تەفروتونان کەی لە کۆڵمانان کەیتەوە، عالیها سافیرا خوایان و جۆشجاشیان. یا ڕەبی خوای گیان نەتەپارڕینەوە، عیزەتی زیاتر بە مسلمانان بەخشە. یا ڕەبی خوا عیزەت بە مسلمانان بگەڕێنەرەوە. یا ڕەبی خوا ساڵی هیجرەتی پێغەمبەری خوا ساڵی خێر و خۆشی بێ بەسەرمانە، بەسەر وڵاتمانە، بەسەر نیشتیمانمانە، بەسەر تەواوی مسلمانانە. خوای لێت ئەپارڕێنەوە بە بەرەکەتی ئەم ساڵی کۆچەی پێغەمبەری خوا، ئەم نەخۆشی کۆرۆنا و باقی تاعونەکان لە وڵاتمانە مێڵە و لە وڵاتی مسلمانانە مێڵە. ئامین.